9 مانگە ماش بەوە نەگرتووە چواری ساڵی ڕابردوو 5 ئەم مانگە ئەم ساڵە ئێستا بۆ هاتوونەتە بەردەم بۆ ماشاتون ماشکانم بۆ چارەسەر بکرێ داواکاریمان جێبەجێکردنی موچەکانمانە داواکاری لە حکوومەتی هەرێم بێتە سەرخەت بۆی ئێمە حەقیقی مافی خۆمانە وەکو پێشمەرگێکی دێرین سکاڵای خۆمانەگەرین بە حکوومەت ئەگەر دڵسۆزی میلەت و ئەگەر دڵسۆزی پێشمەرگە دێرینەکانە بە خوێنی شەیدان و بە خوێنی پێشمەرگە ئەم وەسا هاتوۆتە بەرهەم داواکاریمانەوەیە داوامان لە حکوومەت ئەوەیە جێبەجێکاری ئەوەمان بۆ بکە ماشەکانمان بۆ دابین کات ئەگەر نا هەڵوێستی تریشمانە بێ بەرامبەر بە حکوومەتی نەوەڵا ناوی ئەوە خزمەتی بکرێت چونکە ساڵێک کە بێت سێ موچەمان وەرگرتووە بەڕاستی ئێمە داواکاری کە بمان خەنە سەر هێزەکانی هەفتا وەکو پارتی چۆن چوونەتە سەر هێزەکانی هێشتا ئێمەش خەنە سەر هێزەکانی هەفتا ینی چۆن پارتی چۆتە هێزەکانی هێشتا ئێوەش پارتی خانەنشینەکانی خۆی کردو بە پێشمەرگە لەسەر هێزەکانی هەشتا دایناون ئەوان هەمومانگە لەگەڵ وەزارەتەکانە موچە وەرەگرن ئێمەش داواکارین کە بمان خەنە سەر هێزەکانی هەفتا وەکوان بۆی هەمومانگە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە موچە وەربگرین چونکە ئێمە هەر خانەنشین نین لەم خانەنشینە کە لە ماڵی خۆمان دانیشتوین لە ئەوەڵی شەڕی دژ بە داعیشەوە ئێمە لە بەشداری شەڕەکەین ئێمە چ لە قەرەتەپا چ لە دووسخورمات و شەڕ نەماوە نەیکەین ئێمە کە بەم خانەنشینیشەوەی